دۆزینەوەی تەرمی خاتووە بێسا مەعجزەیەکی گەورەیە بەڵێ بەناوی پەروەردگار هەڵبەت دۆزینەوەی ئەم خوشکە بەڕێزەیەمان نەکرد بۆ ئێمە وەکو تیمەکانی بەرگری شارستانی و بۆ کۆی خەڵکی کوردستان سەبورەیەک و ئارامێکی زۆر گەورە بوو و بەتایبەت بۆ ماڵباتەکەی چون مانەوەی باوکی خاتووە بێسا لە دەڤەرەکەی ئێمە بۆ ئێمە نیگەرانی بوو و جیا لەوە لە دوو لە چاوگی میدیایی ئێمە هەموو هەفتەیەک یان هەموو دوو هەفتە جارێک بە مودەی زەمانی ئەو هەژماگە ئێمە لەگە مامسەیدا بووین و حتا ئێمە گە دەورات و نەوعیف بە تیمی فەڕەنسی هات و دیسان تەکالیفمانەوە بووە ئیشیان بۆ بکەین لێەوە هەمان شت ئێمە بەردەوامیمان داوە. دۆزینەوەی تەرمی خاتووە بێسا مەعجزەیەکی گەورەیە ئێمە وەکو بەرگری شارستانی کە ئیشی ئێمەیە بە مودەی زەمانی ئەو هەژمانگ و چەند ڕۆژەیە کە دەقاودەق شتێک نامێنێ بە ناوی لاشەیەکی نەوعی بەو چەشنەیە نەشێوانی لاشەیەکەمە بەو چەشنەیە وەلی لەگەڵ هەموو ئەمانەدا لای پەروەردگار هەموو کە بابەتێک ئاسانە ئەوە دیارە بەپێی ئەوەی کە تەرمەکەشی بە شێوەیەک لە شێوەکان دۆزرایەوە و دوای بابەتی ئەم لێزمە بارانە و لەگەڵ پاڵەپەستوەیەکی نەوعی و دەرخستنەوەی لە شێگایە و لە ڕێگەی بینینی مێرمناڵێک لەم جێگایەدا و دوای پەیوەندی گرتنی بۆیە بۆم بێدیون کە خوا سەبووری ئەم ماڵباتە بە سەبووری بە کەسوکاری.